پرسەکەی تاڵەبانی لە واشنتنیش گەرم و گوڕ بوو. کوردی هەموو پارچەکانی کوردستان لێرن. لە دەوری خەمێک کۆبوونەتەوە پرسەی سەرۆکێکی کورد کە تا ڕادەیەک بە ڕووسوری ماڵئاوایی لێ کردوون. من ئەم ڕۆژە بە ڕۆژێکی ڕەش دەزانم لە مێژووی کووردا، چکە شۆڕەگەڕێک و ڕابەرێکمان لە دەستداوە کە نیو سەدا خەباتی کردو و چەندین جیلی پێگەیاندووە و کە بتوانن ڕێبازەکەی ببەنە ڕێوە و مام جەلال سەرکردەیەکی کوردستانیە و هەموو خەڵکی کوردستان بەداخن بۆ کۆچی دوای مام جەلال و ئێمە بەو پەڕی داخەوە زۆر پێی ناخۆشین و هیوادارین کۆچی دوای مام جەلال بێتە هەوێنی یەکبوونی گەلی کورد و گەلی کوردستان یا بە ڕۆژی سربەخۆیی و ئازادبوون لە دەستی کۆیلەیی. هەندی بڵێ شخصەتیەکی گەورە و دیار بوو، جێگای زۆر دیارە و بەڕاستی یعنی هەندی وەسفی بێتەکردن، یعنی ناتوانم بە هیچ شێوەیەک وەسفی مام جەلال بێت. تاڵەبانی سەرکردە سیاسیەکەی کورد نێوبانگە جیهانیەکەی ڕەنگە لەوە سەرچاوە بگرێت چەند ساڵی سەرۆکایەتیکردنی عێراق سەرۆکی هەموو نەتە و ئاینزاجیەکانی ئەو وڵاتە بوو. رئیس جەلال تاڵەبانی کانە میزان سەرۆک جەلال تاڵەبانی وەک تەرەزوێ وا بوو بۆ سیاسەتی عێراق بە نەخۆشکەوتن و کۆچی دوایکردنی سیاسەتی عێراقیش نەخۆشکەوت. ئەوەی ئێستا دەیبینین کە پەیوەندیەکانی نێوان ناوەند و حکوومەتی هەریەم چۆن تێک چووە. داواکارم لایەنە سیاسی عێراقیەکان پەنا بۆ مێزی گفتوگۆ بەرن بەبێ هیچ مەرجێک بگەڕێنەوە سەر سیاسەتی تاڵەبانی و ڕێکەوتن و کاری هاوبەش. زەڵمای خەلیزاد باڵوێزی پێشووی ئەمریکا لە عێراق لەو مێژوەی بۆ عێراق خوێناویترینیان بوو ئەو باڵوێزی بوو. خۆوتنی لەگەڵ تاڵەبانیدا کاری زۆریان کردووە بۆ ڕێخستنەوەی ماڵە پەرتەوازەکەی عێراق. I was honored to have a very close relationship with President Talabani. شەرەفێکی گەورە بوو بۆ من کە دۆستایەتێکی پتۆم لەگەڵ تاڵەبانیدا هەبوو. کاتێک لە کۆنفراسی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە لەندەن لە کۆتایی ساڵی 2002 دا بینیم کە چۆن لەگەڵ هەموو سەرکردەکاندا گفتوگۆی دەکرد. من وتم تۆ سەرۆکێکی باش دەبیت بۆ عێراق. ئەویش وتی تۆش دەبیتە باڵوێزێکی باش بۆ ئەمریکا. دوای چەند ساڵێک ئەو بە سەرۆکی عێراق و منیش بووم بە باڵوێزی ئەمریکا لە عێراق. کاری زۆرمان پێکەوە کرد. هەرێمی کوردستان بێجیاوازی حیزبایەتی پرسەی تاڵەبانی کۆی کردنەوە، بەڵام نێوماڵی یەکێتی هەروە دەمێنێتەوە. هەوڵ بن ئەم بۆنەیە بکەن بە سمبولێک کە دوایکەون کە ڕێکەون کە وەکو ساڵانی 75 و هەشتاکانی لێبێتەوە ئەم یەکێتی بکەینەوە بێکێتیەکەی جاران. دەوڵەتی عێراق لە 1921ەوە زیاتر لە 10 سەرۆکی بەڕێ کردووە. وەک مێژوو پێمانەڵێ زۆربیان بە کۆدەتای سەربازی کۆتاییان هاتووە. ڕەنگە لە نێویاندا کۆچی دوایی سەرۆکە کوردەکە تاقا نەبێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنتن.